سەربازانی عێراقی گەیشتونەتە گوندی ئەبوو سەیف کە نزیکەی 5 کیلۆمەتر دوورە لە باشووری مووسڵەوە لە سێهەم ڕۆژی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی بەشی ڕۆژئاوای شاری مووسڵدا. سەربازە عێراقیەکان نیوەڕۆی ڕۆژی دووشەمە چوونە ناو گوندەکە و توانیان دەست بگرن بەسەر بەرزایە استراتیژیەکان کە دەڕوانێت بەسەر فڕۆکەخانەی شارەکە. لە میانەی سەردانێکی ڕانەگەیەندراودا بۆ عێراق ڕۆژی دووشەمە وەزیری بەرگری ئەمریکا جەیمز ماتس بە پەیامنێرانی گوت ئەمە شەڕێکی درێژخایەن دەبێت دژ بە داعش، بەڵام گوتیشی متمانی بە خۆڕاگری لەشکری عێراقی هەیە. ئەوەی کە لێرە بەدین کرد خۆڕاگری ئەم لەشکرەیە کە قوربانیەکی زۆریان داوە، خۆیان ڕێکخستوەتەوە هەم لە بواری چەک و هەم لە بواری تاکەسیشدا، وەکو دەزانن هێڵەکانیان تێپەڕاندووە و دژ بە داعش بەرەو ڕۆژاوای مووسڵ چوون. ئەمەش ئەو لەشکرەیە کە تا ساڵێک لەمەوبەر خەڵکی دوودڵ بوون لە سەریان و دەبینن ئێستا چۆن ئاسیتوانەکانیان لە شەڕێکی لەم جۆرەدا بەرز بووتەوە. مەبەستی سەرەکی ماتس لەم سەردانەیدا ئەوە بوو کە لەگەڵ کاربەدەستانی سیاسی و لەشکریدا کۆ ببێتەوە سەبارەت بەم ئۆپراسیۆنە لە کاتێکدا پەنتاگۆن تاوتوی ڕێگاکان دەکات بۆ خێراکردنی هەڵمەتێکی دژ بە داعش. بەپێی ئەو کاتە دیاریکراوەی کە سەرۆک ترامپ دایناوە، ماتس تەنها یەک هەفتەی هەیە کە استراتیژیەتی خێراکردنی شەڕەکە و شکست پێهێنانی داعش بنێرێت بۆ سەرۆک ترامپ. لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆگۆزیری عێراق حەیدەر ئەلعەبادی وەزیری بەرگری ئەمریکا بەڵێنیدا بە درێژایی شەڕی داعش پشتیوانی لە عێراق بکات. من دڵنیات دەکەمەوە کە ئێمە پشتیوانیتان لێ دەکەین لەم شەڕەدا. ئێمە پشتیوانی لە ئێوە و لەشکرەکەتان دەکەین لە داهاتووشدا بۆ ئەوەی سەروەری خاکی عێراق لەلایەن هێزی عێراقیەوە بپارێزرێت نەک کەسێکی تر. سەرۆگۆزیری عێراق حەیدەر ئەلعەبادیش گوتی وڵاتەکەی هاوکاری ئەمریکای پێویستە بۆ شکست پێدانی داعش. ئەمڕۆ هێزە قارەمانەکانمان بە پشتیوانی هێزی هاوپەیمانان لە ڕۆژئاوای مووسڵ شەڕ دەکەن. ئێمە پێویستمان بەم پشتیوانی هەیە لە کاتێکدا داعش ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانیە کە لە عێراق و سووریا و وڵاتەکانی تریش کار دەکات و کاری تیرۆریستی ئەنجام دەدات. بۆیە هاوپەیمانەتی نێوان ئەمریکا و عێراق پێویستە بۆ شەڕی دژ بە داعش و لە ناوبردنی داعش. سەرکردەی باڵای لەشکری ئەمریکا لە عێراق ژەنەڕاڵ ستیڤن تاوسند پێی وایە عێراق درکی بە گرنگی ئەمریکا لە شەڕی دژ بە تیرۆر لە وڵاتەکەیدا کردووە. لەو بڕواایەدا نیم دەست بەجێ پاش مووسڵ لەلایەن حکوومەتی عێراقیەوە داوامان لێ بکرێت دەربچین. پێم وابێت حکوومەتی عێراق درکی بەوە کردووە کە ئەمە شەڕێکی زۆر ئاڵۆزە و تەنانەت پاش مووسڵیش ئەوان پێویستیان بە هاوکاری هاوپەیمانان هەیە. شارەزایان پیان وایە شەڕی ڕۆژئاوای مووسڵ شەڕێکی سانا نابێت بەهۆی گەڕەکە کۆنەکان و تەسکەکانی وەژماری زۆری سیڤیلەکان لەوێ. جگە لە مووسڵ داعش لە ڕەقەش فشار خراوەتە سەری. داعش لە ساڵی 2014 دەستی گر بەسەر ناوچەیەکی زۆری عێراق و سووریا و لە شاری مووسڵەوە خەلافەتەکەی ڕاگەیاند. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.